بەڵێ بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. لەبەرەوەی پاسەکە پاسی خەڵکە بۆیە ئێمە بۆ ئەم ئەڵلقەیە کە سبەینێ پێی وترێت ڤالەنتاین و جەژنی خۆشەویستی بڕیارمانداوە بەرنمەیەک بکەین لەسەر خۆشەویستی و یەکتر قبولکردن و لێبوردەیی و پێکەوە ژیان. مەبەستمانە قسە لەسەر چەمکی خۆشەویستی بکەین، مەبەستمانە خوێندنەوەیەکی ڕەخنەیی بکەین بۆ ئەوەی لە ئێستادا بەناوی خۆشەویستیەوە ئەکرێت. ئەمانەوێت باسی ئەوە بکەین کە ئایا ئەکرێت خۆشەویستی لە گوڵێکی سوور و لە ڕۆژێکی ساڵدا کورد بکرێتەوە و بچووک بکرێتەوە. مەبەستمانە بزانین تا چەندە کەلتوری پێکەوە ژیان و یەکتر قبولکردن لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا ڕەنگی داوەتەوە و کاری پێدەکرێت. ئەمانەوێ بزانین کە ئایا دەستەبژێری کۆمەلگا ئەوەی پێیانە وترێت نوخبە تا چەند دەتوانی ویانە کار لەسەر ئەوە بکەن کە کەلتوری خۆشەویستی و یەکتر قبولکردن ڕنگ بداتەوە و بڵاو بکرێتەوە و تا چەندە خۆیان لە ناو خۆیان کاری پێدەکەن. ئەمانەوێ بزانین بۆچی لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا تونند و تیژی تا ڕادەیەکی باش لە ئێستادا بڵاو بۆتەوە و هەر ڕۆژەی خەبەرتە بێتەوە بە هەواڵێک لەسەر تونند و تیژی و گێچەڵ و ئەم کارانە خەبەرمانە بێتەوە. بۆچی تا ئێستا نەمانتوانیوە کارێکی وا بکەین ئەمە کۆتایی بێت. ڕۆڵی چین و توێژەکانی کۆمەلگا، ڕۆڵی ناوەندەکانی خوێندن و ناوەندە معریفیەکان، ڕۆڵی هونەر و هونەرمەندان بە تەواوی لق و بەشەکانیەوە چەندە گرنگە کە بێنە ناوەوە بەجددی و کار لەسەر ئەوە بکەن کە کەلتوری خۆشەویستی بەڕاستی ببێت بە کەلتور و کاری پێ بکرێت. کۆتا قسەشم ئەوەیە چەند گرنگە منداڵەکانمان کاری وەزارەتی پەروەردە، دواتر کاری وەزارەتی خوێندنی باڵا چەند گرنگە کار بۆ ئەوە بکەن کە هەر لە منداڵیەوە منداڵەکانمان یەکتریان خۆش بوێت و یەکتر قبول بکەن و کار بۆ ئەوە نەکەن کە یەکتر بشکێن و دژی یەکتر هەنگاو بنێن. من زیاتر ناڵێم بۆ ئەم بەرنمەیە سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە کە هەرسێکیان ناسراون و ئێوە ئەزانن کێن و ناوەکانیان ناوی دیار و جوانن لە ناو کۆمەڵگەدا. لێرەوە زۆر بە سوپاسەوە پزیشک و هونەرمەند دکتۆر ڕەوا جەمال عەبدول کە لە سلێمانیەوە تەشریفیەناوە ئەرکی کێشاوە زۆر بەخێر بێن سەر و سەرچاوم. هەروەها هونەرمەند و چالاکوان ڕۆژین خان ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. هەروەها دکتۆر بەیان ڕەسوول گەلاڵی پزیشکی تەندروستی دەرونی و هاودامەزرێنەری ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی ئێوەش زۆر بەخێر بێن سەر و سەرچاو ماتن. دڵنیام پرسیاری ئەوەکەن کە بڕیار بوو دەشنێخان دەشنێ مراد لەم بەرنمەیە حەزوری هەبێ، بەڵام بەداخەوە بەهۆی دۆخێکی زۆر تایبەتەوە نەیتوانی لە پاسەکە حەزوری هەبێت. من لە کاک دکتۆر ڕەواوە دەست پێ یەکەم ناکرێ ئێوە لە پاسەکە بن و من داوایەوەتان لێ نەکەم گۆرانیەک بۆ خۆشەویستی و پێکەوە ژیان و جوانی بڵێن ئەو داواکاریەتان لێ یەکەین بەوە با دەست پێ بکەین. فەرموون. پێشەوەی دەست بکەم حەزەکەم زۆر سپاس بکەم بۆ بانگشتکردنە و سپاس بۆ ئێوە لەزانم کە لەگەڵم هاوڕێ عەزیزانەیە بتوانین کەمێک لەسەر و چەمکەی کە دیاریتان کردو شەنوکە بکەین بە هیوان بەرنمەیەکی بە چێژ بێت و دووبارە سپاس ئێوە بە چاوان یەکێک لە کۆپلەکانی گۆرانیکی خۆم بە ناوی ئەزانی بۆ پێشکەشتەکەم بە هیوان بەدڵتان بێت. فەرموو دکتۆر بێگومان بەدڵمانەوێ. ئەزانی بۆ خۆشم مەوێ، ئەزانی بۆ چاوەڕێتم، ئەزانی بۆ خۆشم مەوێ، ئەزانی بۆ چاوەڕێتم، چونکە شێتم چونکە ئێستاش هەر بەیادی ساڵانی زوو دڵم پڕە لە ئارەزوو. زۆر بەخێر بێنەوە کاک دکتۆرەوە یەکێکە لە گۆرانی و کارە هونەریە زۆر جوانەکان ماندوو نەبن. لێرەوە با داخل بین قسەیەک لەسەر ئەوە بکەین ئەوەی لە ناو کۆمەڵگەی ئێمەدا
زۆر جار باسەکرێ وترێت پێکەوە ژیانێکی چاکەیە خۆشەویستی بە شێوەیەکی باش بڵاوە لە ناو ینی چین و توێژەکانی کۆمەلگا ئێوە چۆنی ئەبینن و ئەو کەم و کوڕیانەی هەیەی لە دیدی ئێوە و چین بەڕاستی ئەم بابەتە پێویستی بە کات و دەرفەتی زۆر هەیە بۆی تۆ بتوانیت بە تەواوەتی بچیتە ناو هەموو کونج و کەلەبەرەکانیەوە بەداخەوە یعنی ئەگەر ڕاشکاوانە قسە بکەینە بێ بڵین جاران باشتر بوون لە ڕووی پێکەوە ژیان و یەکتر قوبوڵکردن و خۆشویستنی بەرامبەر و ڕێزگرتنی تاکەکان بەرامبەر بە یەکتری جیل بە دوای جیلیش ئەو بنەمایە با بڵێن بەرەو کاڵبوونەوە ڕات بەڕای من ئەیتر بە بۆنەی تەکنەلۆژیاوە بێت بە بۆنەی ئەم سۆشیال میدیا و زۆر شتر گرفتارم بەیەکەوە ینی پەیوەستم بەیەکەوە بۆ نمونە ئێستا ئەو سەردانیکردنەی خزمان و ماڵە دراوسێ و جەژنان و ئەوانە بەرەو کاڵبوونەوە نەمانە ڕوا بە کورتە نامەیەک لە کۆڵ خۆیە کاتەوە با بڵین پیرۆزبایەکی خۆیە کات و ئەگە بیکە یەکێک لەوان هۆکارەکان تەکنەلۆژیە یەکێک لە هۆکارەکان بەڕاستی بەڕای من خۆشەویستی پێویستی بە سەقامگیری باری دەرونی هەیە تۆ کە لە وڵاتێکی پڕ کێشە و پڕ قەیران و پڕ ململانی سیاسی و پڕ هەڵپەکردن بێ بۆ دەسەڵات دووچاری ئەوە نابیتەوە چاوەڕێ ئەوە ناکەیت کە تۆ لە ڕووی دەرونیەوە سەقامگیر بیت ئارام بیت چکە خۆشەویستی خۆی لە ئارامی و لە با بڵین سەقامگیری باری دەرونیەوە سەر هەڵەقڵێ ئەوانە هۆکارن بەڵام ناشتوانین بڵین هەموو هۆکارەکان تەنها تەکنەلۆژیا و بارودۆخە قەیران و ئاڵۆزیە کە وڵاتەکەمانی پیاتەیە پەڕێ بەگشتی ئەتوانم بڵێم میلەتی ئێمە بە میلەتێکی ئەوە ناسراوە کە یەکتری قوبوڵە لەگەڵ بیر و مەسهەبی ترە لەگەڵ نەتەوەی ترە و نمونەشمان زۆرە ینی بە درژاوی مێژووی کورد میلەتێک بووە کە دەست پێشخەر بۆ لەوەی کە بەرامبەری قوبوڵ بێت و یەکتری خۆش بێت و ڕێزی خۆی یەکتری بگرێت و بە هیواین بتوانین ئەو بنەما جوانی ژیان بگەڕینەوە بۆ کای پێشی زۆر زۆر سپاس دکتۆر دیارە ئەم بەرنمەیەش هەوڵێکە بۆ ئێمە بتوانین ینی ڕوونی بکەینەوە کە خۆشەویستی لە ڕۆژێکە کۆ ناکرێتەوە پێکەوە ژیان و یەکتر قبولکردن خۆی لە گوڵێکی سوور و لە دیارەک و لە دانیشتنیەکە خۆی نبینێتەوە بەو ئاراستەی کەمانە ڕاستەقینەکەی بۆ بگێڕینەوە بێگومان قسە لەسەر چارەسەری شەکەین سوپاس دەکەم دکتۆرەوە ڕۆژین خان زۆر بەخێر بێن بە هەمان شێوە بۆەوەی باڵانسە بێت بڵین ئەوانەی بە بادینی و بە کورمانجی قساکەن گلەیمان لێ نەکەن بە سترانەکەی کورت با دەست پێ بکەین لەسەر خۆشەویستی و ئەڤین و پێکەوە ژیان ئەس هاتمە ببینم خۆل من گران مەکە ئەو ڕۆژێن دووری مدێشینن بەنەرتەمەن زوو دەچە ئەس هاتمە ببینم خۆلمت گران مەکە ئەو ڕۆژێن دووری بدێشینن بنەرتەمەن زوو دەچە ناماڵ بۆتە ئەس دشینم تملی بەندی تەدبینم تو هەردەم لە بیرا منی بۆچی نایم بیراتە تو هەردەم لە بیرا منی بۆچی نایم بیراتە هەر بژیت ڕۆژین ینی ئێوە وەکو هونەرمەندان قسە لەسەر
خۆشەویستیەکەن لەسەر جوانیەکەن لەسەر پێکەوە ژیان و یەکتر قبولکردن ئەەکەن چەند گرنگە ئەمە لە ناو تێکستی گۆرانیەکان بێتە دەرەوە و خەڵک بەکاری بهێنێن خەڵک ممارەسەی بکات gelek spas dikim bo mêvandarya bo pasî yadigar serkeftî bin inşallah di strana de ev vîn gelekî mühim e lê hezkirin ronahiya jiyanê ye hezkirin yani di hundirê tariyê de tu nikarî ronahiyê bibîn got ronahî nebe û hezkirin nebe hezkirin jî ji hezkirina xwe dest pê dike got tu ji xwe hes nekî tu nikarî ji kesekî hes bikî hemû dayêm li televizyonê Tirkiye wexta derdikevim dibêjim bihêlin got milletê Kurd ji xwe hes bike got ez ji xwe hes nekim ez nikarim ji te jî hes bikim ev e problem e yanî wexta me ro stranekî jî dinivîse ew cihê got dubare dikin nakarat dibêjin divê di bîra xelkê de bimîne û gotinekî taybet be yani ew tiştekî gelkî mühim e lê wexta got me ro dinivîse ji dilê me ro derkeve yani li cihekî bêdeng û bi huzûr çi dibêjin aramî wexta got me ro dinivîse ew gotinên xweş ê hezkirinê di nav stranê de derdikeve bes gelekî mühim e got ew gotinê got me ro dinivîse tebîî be ji dil be û li hev bê yanî ez wisa dikarim bêjim bes li ser hezkirinê problemê milletê me her çar parçe jî bi rastî gelekî kûr û dûr e çunkî ev dewletê li dora me neheştine got em ji zimanê xwe jî hes bikin em ji kultûra xwe hes bikin em ji xwe hes bikin wexta zarok ji dayîk dibe di zikê dayîka xwe de jinik bi hemle ew psîkolojiya zarok derûniya zarok tesîr dike mesela hin zarok hene bi rastî wexta got diya wan kêfxweş bi şa bi hezkirin beynî dê û bav hebe wexta zarok çê dibe heta 6-7 salî tu dinerî wexta mezin jî dibe tesîr lê dike ez dibînim vêna bes mixabin di kultûra me de mesela gelek kes ez dibînim li nêzîkî bavê xwe zarokê xwe hes nake şerm dike di kultûra me de tiştin hene wegu em li dijî hezkirinê ne bi rastî yanî evîn qedexe ye maç qedexe ye destgirtin qedexe ye mesela keçik bûk li bi hemil nikare qise bike li cem xezûrê xwe û xesiya xwe nabê bi aşkira riqman lê yek bê û bi nihênî yekman xweş bê yanî hezkirin pêwîstiya jiyanê wek nan û av wekî xwardin wekî şêrînî yanî hezkirin hebe dilê me ro vedibe hezkirin nebe her tariye her nexweşiye strês e wexta me ro kanser dibe hemû kes dibêje moral bidine bila stran bêje bila yanî ew hezkirin e ji ber wêna divê em ji zarokî ve ji minalî ve hem perwerde hem tişt em karibin li ser hezkirinê bi rastî biaxivin û bi rastî li ser hezkirinê bisekin heb bijît Rojîn Xan با لە کۆتا قسەی ڕۆژین خانەوە دەست پێ بکەین دکتۆرە بەیان جەنابتان پزیشکی تەندروستی دەرونین باسی وتی هەر لە مناڵیەوە کاتێ مناڵێ لە هەناوی دایکایەتی لە سکی دایکایەتی ئەو پەیوەندیە هەستی پێکرێ ئەگەر دایک و باوکی یەکیان خۆش بێ ئەو هەستی پێیەکا دواتر کە ئەبینێ بە هەمان شێوە پەیوەندیەکی سەیری جەستەیی و ڕۆحی لە نێوانیانە هەیە با من لەوێ پێیوەستی بکەم بۆ چەند گرنگە ئێمە لە قوتابخانەکانمانەوە لە باخچەی ساوایان لە دایانگەکانەوە ئەم خۆشەویستیە بڵاو بکرێتەوە تەنها لە ناو فیلم ینی زۆر جارە وتریاڵ ئێمە قسەی کتێبە ئەمە ڕووداوی فیلمە ئەمە کلیپی گۆرانیە لە حیات و لە ژیانی ڕاستەقینە و لە واقعە بەو شێوەیەنی ئایا ئەوەندە قورسە ڕۆژین خانوتی کێشەیەکی کۆر و دوورە ینی ئەکرێ ئێمە دانیشین لەبەرەوەی کاک دکتۆر ئاماژەی پێدا کە خەمیەکە جاران کەمتر بوو ئێستا زۆر زیادی کردووە و ساڵانە شەستی پێ ئەکرێت نمونەی جوانی هێنایەوە ئەبێ ئێمە چی بکەین لە ئێستا لە ڕووە دەرونیەکەشەوە ینی شیکردنەوەیەکی بۆ بکەیت سوپاسانەکەم سپاس بۆ ئەمەلەکانی ئەو بەشداریمان لەو پاسیادگار ئێمە بەڕاستی کە ئێخراوی ئێمە زۆرمان حەز لێ بوو کە
باسی خۆشەویستی بکەین و گرنگی خۆشەویستی لە هەموو ڕژەکانی ساڵ نەک چڵ بکرێتەوە لە 14 فبریواری ئەوە بەنسبەت ئەوەی کە ڕۆژین خان باسکە زۆر ڕاستە خۆشەویستی ینی ژیانە بەڕاستی مناڵ ئەبێ لە حەزب ئەمام کە لە ماڵی خۆی و باوکو دایک ئەگەر بێکەوە ڕێک بن خۆشەویستی لە بینیان هەبێت مناڵەکە فێرە بێتن چکە مناڵ دایک باوک مۆدەلیتی کە چتە قوتابخانە ئەنج مامۆستا مۆدەلیتی ئەوەی کەوا ڕۆڵێکی مثلەن تەقلید دەکاتەوە لە چاو نمونەی باڵایە لە لای باڵایە لای بەڵێ بەس ئەوەی من ئەکەی بەڕاستی لە قوتابخانەکانماندایان لە هەتە لە ینی ئەبینی قوتابیەکان سی چل قوتابینە لە پۆلێکە جاری وە جێگای دانیشتنیان نییە جاری وە مامۆستاکە خۆی سەرقاڵی مەشاکلی خۆیتی هێشتان ئەوەی ناتوانێت خۆشەویستی بەخشێتە هەر چل مناڵ توانشتی کەشمان هەیە لێرانە کە زۆر ینی لە دایکۆ دەست پێ دەکات لە ماڵەوە لە قوتابخانە کە تۆ یەکەمی ئەوانی تر لە تۆ کەمترن یعنی کە تۆ هەدیە دێەوە بێکەمە و ئەوە ئەکرێتن کێکتیان خۆشن بێ منافەسێکە بێتن هەرکەینێ کە بۆ منافەسەکردن ئەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەری ئەبێ لە سەر ژیانیداوی کە تاکێک بێت لە ڕووی دەرونیەوە ئارام نەبێت ئارام نەبێت چکە هەز دەکاتن مادەم یەکەم نەبووە مادەم دەجێ چاکنی هێناوە خۆشیانایە لە ماڵەوە قوتابخانە من بیستمە پۆلیان بۆ پۆلی زیرەکان ئەمە زۆر غەڵەتە بەڕاستی چونکە دوای هەتە ئەبێ خۆشەویستی مەرجدار نەبێ دایکە کەیان باوکڵێ ئەگەر یەکەم بی من خۆش بێ ئەگەر تۆ من خۆش بێ دەبی وا بکە ینی خۆی خۆشەویستی ناوی مەرجدار بێ لە بینی ژن و پیا و لە بینی دوو خەسێکی خۆشەوێ دەبێت تۆ ئەو ماڵەت خۆش بێ یا ئەو کەست خۆش بێ چۆنە وەکو خۆی لەبەر خۆی نەک لەبەر بەرژەوەندیەکی دیاری کراوە ئەوە زۆر مهمەکە لە قوتابخانەکەم ئەوە چاپ بکرێتن و ئەگەر تونتیژیش هەبێتن وەرەکە تونجگە زۆرە لە وڵاتەکەمان چکە ئێمە 80 ساڵ پترە شەڕ لە دوای شەڕینە لە ئارامی بەخۆی نەدیتوە ئەو کەڵتورە بێتە کەڵتوری خۆشەویستی هەردەم لە جەنگ بووینەوە خەڵکە هەڵپەی ژیانێتی خۆی ڕزگار کاتن بۆیە خۆخۆشەویستنیەکی ئەنانیت نەک خۆخۆشەویستنێکەوە خەڵکێتیشم خۆش بێ ئەبێمە چیمان بەخۆمانەیە بۆ خەڵکێتیش بە ڕەوای ببینین بەس ئەوەی کە ئەبێتن وەختی لە تنگانە و لە جەنگ و لە خەڵکەکە هەر خۆیەوێتن خۆی دەرباسکاتن خۆی مهمە ئەو لە لایەنە ئەخلاقی و مۆراڵی و ئاکاریەکەەوە گرنگە لە لایەنە ئاینیەکەشەوە و ینی بە فەرمودەیەک لاکراوەتەوە کە تۆ شتێکت بۆ چیت بۆ خۆت پێخۆشە بۆ براکەت بۆ خوشکەکەشت ئەوەت پێخۆش بێت ئەگەر نەتوانی وا بکەی کەواتە نەتوانی وەکە کەسێکی ساڵح بیت و بتوانی خۆشەویستی ببەخشی سپاس دەکەم دکتۆرە بێگومان دێمەوە لای جەنابتان دکتۆر ڕەوایانی زۆر جار کە باسی هونەرمەندەکان ئەکرێت یعنی هەستەکەی لە ناو دۆخە سیاسیەکە لە ناو کایە کۆمەڵایەتێکە ئەهێنرێنە دەرەوە وەکوی تاکێکی کۆمەڵگە نەبن لە کاتێکە هونەرمەندەکان بە تایبەت جەنابتان پزیشکن ڕۆژانە هەم لە ینی نۆرینگەی تایبەتی خۆت هەم لە نەخۆشخانە حکومیەکان بەرکەوتنتان لەگەڵ خەڵکەیە ئێمە لە ڕووە سیاسیەکەەوە ئەبینین ینی هەموو خەڵک چاوەڕێیە دوو پارتی سیاسی سێ پارتی سیاسی چوار پارتی سیاسی کۆبنەوە بەڵکو دۆخی ئەوان تۆزێک باشتر بێت ینی وای لێ هاتووە هەموو شتەکان مەرجدار بوون ینی دڵخۆشیمان مەرجدارە بە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان باشبوونی گوزەرانمان پەیوەستە بە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان گۆڕانکاری لە ژیانمانە پەیوەستە بەوە ینی لە شتی زۆر بچووکە بچووکراوەتەوە بەس موچەکەم چاک بێ پاشەکەوتەکەم بدەنەوە دەوامەکەم وای لێ بێت چی کارە بام هەبێ هەموو ئەمانە چ کاریگەریەکی لەسەر ئەوەی کە تاکێکی نائارام دروست بێت و چەند گرنگە ئێمە دانەنیشین بە دیارم واقعەوە هەوڵ بدەین گۆڕانکاری بکەین بە ئاراستەی ئەرێنی و ئیجابی ڕاستە قسەکەی تۆ 100% لەگەڵیان بەڵام با پێت بڵم کە لە وڵاتێکا ژیە یان لە ناوچەیەکا ژیە کە سیاست دەستی خستبووە ناو هەموو کایەکانی ژیانەوە هیچ کونجێک کە لەبەرێک لە وڵاتیانەماوە کە سیاست دەستی بۆ نەبردەبێت و با بڵین ڕاشکاوانە بڵێن قێزەونی نەکردەبێت یعنی جوانیەکانی ژیان هیچ بەهایەکی بۆ نەماوەتەوە لە لای تاکی ئێمە بەداخەوە و ئەوەش هۆکارێکی سەرەکیە بۆی کە خۆشەویستی و یەکتر قوبوڵکردن لەناومانە کاڵ بۆتەوە بە نمونە باست کەرۆک و هونەر جوانی ژیانە بەردەوامی
ڕۆحی و ئاسوودەی ویژدانە بەڕاستی سیاست ئەوەش خەریکە ناشرینەکە لە وڵاتی ئێمە نەچینە وردەکاری ئەوە چکە بابەتێکی کێ بەڵام ئەتوان بڵێم هوەریش بەشی خۆی زەرری لێکەوتووە بە بۆنێ ئەم بارودۆخەیکە هەیە قۆڕەخکاری لە هوەریشا هەیە من لە کەناڵێکەوە دەربکەوم ئێتر لایەنگیری ئەو لایەنە تایبەتەمە حیزبەم و کەناڵەکەی کە لەوانەیە ساختەکەنەوە یەکسەر ینی بەڕاستی هوەرمەند مڵکی هیچ حیزبێک نییە و کاتێککە تۆ گۆرانی ئەڵیت بۆ خۆشەویستی و بۆ جوانی و بۆ ئەوەیە کە هوەر ئەستان خۆی پەیامێکە بێ و کەسە هوەرمەند بەڕاستی هوەرمەندی ڕاستی ئەوەیە کە تۆ پەیامێکت هەبێ بۆ چواردەوەرەکەت هوەر گۆرانیدان چەند توانی ویانە دەستەوەستان نەبن بەرامبەر بە واقع و گۆڕانکاریەک بە ئاراستە باشەکە بکەن ئەوەنەی بتوانن لە ڕووی هوەریەوە با بڵین لە ڕێگەی ئەو کارانەوە کە پێشکەشیەکەن پەیامی خۆیان ئەگەێنن بەڵام ئەوە کافی نییە بەڵێن پێویست نییە چکە وەکو ئەو بەڕێزانش ئاماژیان پێ ئێمە لە وڵاتێکی پڕ قەیران و کێشایین لە وڵاتێکی پڕ جەنگین هوەر ناتوانێت بە تەنها دژایەتی ئەو هەمووە ناڕێکی و ئەو قۆڕەخکاریە بگرێتەوە کە لە وڵاتەکە هەیە بەڵام ناشبێت ژیان بەردەوامە نابێت بوەستین یعنی ئەمە ئەوە نییەکەیتە تۆ باردۆخەکەت لە سوودی تۆ تەسلیمی واقعکەبی چۆکدابێت تەسلیمی واقعکەبی بە هیواین وەکوتم دایمەن ئەبێت ئینسان هیوا بەخۆی بات لەوەی بەر ئەوەی کەشتەکان بەرەو باشترێت چاڕێکات و سواست دەکەم دکتۆر ڕۆژین خان ئێمەی کورد لە پارچە جیاوازەکان هەر لە باشوور باکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات بە بەردەوامی ڕوبەڕووی جۆری جیاوازی ناخۆشی و نەهامەتی و معانات بووینەتەوە لە باشوور ئارامیەک هەیە باشترە لە پارچەکانی تر چۆن ئەکرێت هوەر وەکایەکانی دیکە چین و توێژە جیاوازەکانی دیکە نەکرد تەنها هوەرمەندان ئەوانی دیکەش مامۆستایان پزیشکان ڕاگەیاندن سۆشیال میدیا ڕۆڵێکی ئەرێنی و باش بگێڕێت لە تۆخکردنەوەی خۆشەویستی و یەکتر قبولکردن نەک لە تۆخکردنەوەی ڕق وەکینە شخوا کاکی یادیگار هوەر بخوا ژیان بە هەڤە گرێ دەدە یعنی هەر تشتی بە هەڤە گرێ دەدە و دکە گۆ ئەم بە هەڤرە بژین ژیان هوەر بەحسا خۆشیە دکە بەس سیاست هەموو دایم حشکە سیاست نەخۆشە مثلا تو وەختا گو بەحسا سیاستێتکی وڵاتی پاشکەتی سیاست مەدار لە پێشە وڵاتی پێشکەتی هوەرمەند لە پێشە ئەم دونەرن ینی ڕۆڵێ هوەرێ ناهێلن ینی ناهێلن گۆ هوەرمەند تشتێکی بکە چونکی تو بێ قوەتی ینی ئەو بۆمبە و گولە و نزانم چ و شەڕێتەتکە تو گول دەستێتەتەی تو واسەکی نییە ینی ئەو ستران قوتاوان مخابن دوان وڵاتی ولود نامینه تو هنرمندی مثلا از سیاست مدار بم هەموو دایم پرۆبلەمی ملەتی خوا ئەس هەموو دایم ئامادەمە ئەس بوومە وەک مێزا سپی تەلەفۆنی من دکم ئالیکاری دکم هەموو دایم ئەس کێف خۆشم گۆ تەلەفۆنی من دکم بۆ وان تشتا بەس گۆ ئەس سیاست مەدار بم زێدەتر چارەسەر دکم ئەس هوەرمەندم مەسلحەتێ وان تونەیە مەسەلا ئالیکاری ناکەن چونکە قووەتە هوەرێ زێدە تونەیە وەکی دنجی هوەر دکارە لە هەر چار پارچە شەڕێکی مەزن بوان دەولەتێ گەورەرە بکە چاوە هەموو هوەرمەند گەرەک بە هەر زاراوایی بێژن ئەمن بسۆرانی دبێژم زازاکی دبێژم کورمانجی دبێژم نەها ئەلبومێن و هاورامیژی دبێژم دەبێ هەموو هوەرمەند بڤان هەر چار لەهجەیە بێژێ ئەف پۆینتێکی گەلێکی گرنگە ji بۆ ئەم هەفتوو فێم بکەن کەواتە بێ هوەرمەندانیش بجەنگن تاپی ئەوەژی شەڕەکە ئەوەژی شەڕەکە چونکی ئەس دچم تورکیا دبێژن ڕۆژان تو سۆرانی بێژی ئەم فێم ناکەن ئەس دبێژم دەوێت تو فێم بکی ئەوێ دن بۆچی وا قسە دکی ئەف تشتێکی گەلێکی مهمە حەسکردنا هەفتوو پێشی وەختە ئەس هاتم سۆرانی ئاخەوین من تشتێک فێم نەکرد متگوت چەند جاری من گوتیە تەلەڤیزیۆنت بێ ئەتوانی تاتوانی متگو ئەفە چما دبێژن تاتوان باژارێکە لە تورکیا باشێ من فێم کرد ئەس دکارم نکارم یعنی ئەف تشتێکی بەسیتە لەهجەنە فەرقەت ناومەدە دەوێ ئەم وی شەڕی بکن مامۆستەژی دکتۆرژی هوەرمەنژی بیزنسمەنژی دەوێ ئەم بێن و هەموو کەس نەبێژێ
باشور زیاتر زوڵم دیتیە باکوور زیاتر زوڵم دیتیە ڕۆژاوا زیاتر دیتیە ڕۆژلات دوێ ئەم هەموو بە حەسکردن دەرمانێ خۆ ئەم بێژن ئەو خوشک و برایە من ئەوەژی بریندارە وەکی من ملێوی دلێوی سەرێوی لنگێوی بریندارە دوێ ئەس دەستی خۆ بدمێ ئەش دەستی خۆ بژمێ ئەم چیرۆکی هەف ji hevdûre bêjin em ji hevdû hes bikin yanî nebêjin ev nizanim çi ew goranî bêj nazanim çawaye ev goranî bêj yanî em هونەرمەندان dikarin van karîgerên dabine Belê. ser komelga garin bi hev re garin tiş nabikin tê bîra min ez zarok bûm gelek hunermendê Amerîka we are the world stranik gotin ji bo zarokî Afrikî tesîrek gelekî mezin li dinyayê kir لەنەوەتەکان لە کۆڕەوەکە مایکل جاکسن Michael Jackson hebû we are the world we are the humans like that bû yani stran wek vê nabû em dikarin mesela goranî bêjê her çar parçe tu dibêjî tu ban yekî dikî ew xayine tu ban êdî dikî ew nizam çi partiye قسە لەسەرەوە شەکەین کە لە ناو کۆمەڵگە لە ناو نوخبە هونەرمەندان ئەبێت ڕۆڵ مۆدل بن ئەبێت جوانی ئەبێت نمونەی زۆر بەرز و باڵا بڵند بن بەڵام لای ئەوانی شەو کێشەیە هەیە پرۆبلەم هەیە کاک یادگار واتە چۆن لە ناو خەڵکە ئەتیادیەکە نابێت مثلا هونەرمەندێک bi zimanê xwe goranî dibêje hurmetê min ziyatir heye bi îngilîzî milyon kes dibêjin bi erebî 100 kes dibêjin bi Tirkî bi quwetê wan heye ez zimanê min bêquwet e gunehe ez bi zimanê xwe divê bêjim bi zaravayê xwe divê bêjim hemû kes divê bi hev re em karekî ez pir dixwazim bi goranî bêje her çar parçe duêt bikin bi hev re quwetê hunerê gelekî zêde ye gelekî zêde ye û pêwistiya me bi hevdû heye زۆر باشە قسەی زیاتری لەسەرەکەین دکتۆرە بەیان لە ڕادیۆیە گوێم لە ڕیکلامێک بوو زۆر غەریب بوو بەلامەوە لە ڕۆژی ڤالنتاینە شتی سیر و سەمەرە ڕۆدا بەڵام نەک بەو دەرەجەیەت خۆشەویستی هێنرابێتە ئەو ئاستە مادیە و ئاستە مەتریالیە یعنی ئەڵێت ئۆتۆمبیلی ڕێنج ڕۆڤەرمان هەیە بۆ کرێ بۆ ڕۆژی ڤالنتاین بەداخەوە نیچی تر ناڵم تۆ کۆمنتت چیە؟ بەداخەوە خۆی ڕۆژی ڤەڵەنتاین بازرگانی پێوە دەکرێتن ینی لە هەر لە بنەڕەتی شخصە لەسەرەوەیە کە بۆ مەبەستێکی بازرگانیە بەزەبەت منیش شتێکی وام خوێندەوە ئەڵێ ملیۆنێک و 650 دۆلار گوڵ هاوردەکراوە بۆ کوردستان بەڵێ و بێجگە لە ورچە سوورەکە و بێجگە لە ئەوانی کە دڵی هەیە بێجگەلەوەی ڕێزێرنگرە و عەزیز سوور و ینی بۆ یەک ڕۆژ ملیۆنێک و سەر و ملیۆنێک و 500,000 دۆلار گوڵی سوور هێنراوە ئایا بای ئەو ملیۆن و 500,000 دۆلارە خۆشەویستی بڵاوە لە ناو کۆمەڵگەکەمان بەداخەوە نەخێر ئەوەی منەی بینم نەخێر خۆشەویستی بۆتە مادیات بۆتە گوڵێکی سوور ئەگەر ئەو خۆشەویستە بیدات یان ینی ئەو ڕۆژە منە زۆر کە دەناسم هەدیەی زێڕی وەرگرتووە ئەڵماسی وەرگرتووە یان لە شوێنێکی زۆر جێگانانیان خوارد کە زۆر گران بەهایە بەس پاش هەفتێک دوو هەفتە دیومە کە هەموو ئەمەتی شکاندووە و لێی داوە و هەموو هەرو کەسەی کە ئەڵماس و ئەو کەسەی ئەڵماس و ئاڵتونی بۆ هێناوە دواتر لی داوە لێشی دا بزەبەت ینی خۆی خۆشەویستی بە مادیات نییە بە گۆڵ سوورەکە نییە دایک و باوکمان جیلی پێش ئێمە خۆشەویستیان هەبوو و خۆشەویستی ڕاستەقینە بوو بەڵام چ گولی سوورشانە داک یەکتریش ئێستا کە بۆتە وەکوڵەی تیجارەت پێکردن من ئەڵێ مەگەوتە تۆ خۆشەویستیت بوێتن بۆ خێزانەکەت یان بۆ خۆشەویستەکەت ئەبێ بۆ هەموو کەسێک بێ خۆشکە خۆشەویستی بوو هەموو کەسێک ڕەوا بینێ تۆرە بەیان باس لەواکرێت لە ڕۆژی ڤالنتاینە چەندین خێزان تووشی کێشا بن چونکە یەکێک لە ژن و مێردەکەت ینی لە ڕۆژی ڤالنتاینە خۆشەویستی خۆی بۆ کەسێکی تر دەرەبڕێت دواتر دەرەکەوێت و کەشف ئەبێت ئەمەش کێشەیە ئێوە خۆتانەمەتان بینیوە دوسێ کەس مشکلیان بۆ چێ بوو چکە ئەو ڕۆژە نەیانتوانێت لەگەر لەسەر دوو کەس خۆشەویستیە بۆ لەگە دوو کەس نەیتوانەگەیکە چند فریار هەردووچی بکەوێتن ئەو ڕۆژە کەسمە بێت هەموو پیاوە ژنیش بەخوا ینی ئێستاکە ه% احتمال پیا بەس ژنیش بەڕاستی من جاکاری ناکەم لەوەرەوە وەفاداری خۆشەویستی ئەرچی هەردوو لایە کەواتە ئەکرێت چۆن ئیش بکرێمە وەکو ڕاگەیاندن ئەمە هەوڵێک کە هەوڵمان بۆ داوە کە
خۆشەویستی یەک ڕۆژ نییە، خۆشەویستی خۆشەویستی گوڵێکی هەموو سوور نییە، ئۆتۆمبیلێک نییە، سویچی سیارەیەک ئۆتۆمبیلێک نییە، خانوویەک نییە بە دیاری. ئەوەندەی ئەوەیە کە ڕێز بێت، یەکتر قبولکردن بێت، یەکتر خۆشویستن بێت. ئەو کەسە لە غیابی ئەوەی تۆ لەگەڵ یابی تۆی خۆش بوێت و ناپاکیت لەگەڵ نەکا. ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ماشەڵڵا ئێمە NGOمان زۆر زۆرە. ڕێکخراوی ژنان و ئافرەتانمان زۆر زۆرە. من مانگی 12 ڕۆژ هەڵمەتی بەرنگاربوونەوە و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی هەمان شتم وت و ماوەیەکی کەمیش نییە وا بێت بە چارەکە سەدەیەک ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بوونیان هەیە ئەگەر بەس حسابی دوای ڕاپەڕین بکەین. بۆ نەتانتوانیوە کاریگەریەکی ئیجابی دابنێن. بۆچی ئێمە کۆمەڵگەکەمان بەرەو ئەوەندەی بەرەو ڕق و یەکتر قبول نەکردن ئەچێ بە شێوەیەکی گشتی قسە ناکەم بۆی ڕژبێنیش بڵاو نەکەینەوە. شتی زۆر زۆر جوانەیە بەڵام لە بەرامبەریشە ئەم شتانە هەن بۆ نەتوانراوەم کاریگەری ئیجابیە دابن بێت. بنەڵێم خۆشەویستی گڵۆسوورەکەنی و قسە نییە، خۆشەویستی کردارە. باش ئەبێ بە کردار تۆ پیشانی دێکەوە کەس خۆشەوێ ڕێزێکری وەکو خۆت قوڵتە کەسێک بێتن ڕێی هەبێ لە شتەکان و خۆی وەکو مرۆڤ تماشایەکەی. باش ئەوە پەیامەکەیەکەوە لە خۆشەویستی ئەبێ هەبێتن لە بینی ژن و پیاوە نیە بێکەوە بوونداری وایە لێ دوورە بەست و هەست خۆشەویستی هەر دەکەی مانەوە نیە کە لەگەڵ لەگرت نەبوو ئەو ڕۆژیان ئەو چارەسەر چیە چارەسەر چێمەەر با باسی خەمەکان نەکەین ئەبێت چارەسەرێکیشتا بنین. ئەگەڕێنەوە سەر ئەوەی گەڕانەوەی ئەوەی خۆشەویستی ینی قیمەتی خۆشەویستی بڵاوکەینەوە لە وەکو بڵین لە بناغەوە ینی ژن و مەردایەتی یان ئەو هەلاقاتەکە دەست پێ دەکا ئەوێ سەر خۆشەویستی ڕاستەقینی سەر مادیات نەبێ. ئێستا منەزانم زۆربەی کەسەکان ئەگەڕێن کچێکی جوان بێتن ئەڵێ بکە جوانە ناگەڕێت بێ ئەم کچە باشە کوڕەکەی خۆشە بێتن کارەکتەری چۆنە لە جوانیە پرسن. کچەکان ئەگەڕێن پارەی هەیە دەوڵەمەنە ئەو پیاوە چاک بێ کوڕە چاک بێ من کوڕی فلانە ئەوەندە زۆرەی بۆ ژینخانی شاماژەیان پێدا کە لە ناو عەرەبیە شتێک هەیە ئەیکەم بە کوردیش ئەڵێ فاقد و شەیئی لا یوعطی ئەوەی شتێکی نەیبێ نایبەخشێت. من ئەم قەڵەمەم نەبێت ناتوانم بیبەخشم بە کەس ئەبێ لە سەرەتا هەم بێ کەواتە چەند گرنگە تاکەکان خۆیان خۆش بوێ بۆی بتوان ئەم خۆشەویستیە ببەخشن نەک لەبەر ئەوەی جوانە لەبەر ئەوەی دەوڵەمەندە لەبەر ئەوەی خاوەنی خێزانێکی ناوبانگە لەبەر ئەوەی میراتێکی چاکی بۆ ئەمێنێتەوە لەبەر ئەوەی خزمی فلان کەسە چۆن بناغی ژمێردایەتی لەسەر خۆشەویستی ڕاستەقینە نییە لەسەر ئەو شتانێکە تۆ باست کرد بووە بە دیاردەیان جارێ لە حاڵەتەوە ئەکرێ کۆنتڕۆڵ بکرێت. من نەتوانم بڵێم دیاردەیە بەڕاستی ئێستا کەس نەیتێکێک مەر بە کوڕە فەقیری بکە چکە کوبرێکی ڕێکوپێکە محتەرەمە لە کۆمەڵگا ڕێزەکەم دکتۆرەوە لەسەر کۆی قسەکان ئەگەر کۆمنتێکی دیاریکرا و شتێکت لا گەڵاڵە بوو بێت با من پرسیار نەکەم. واللهی ینی هەر ئەوەیە ئەو کوتم ئێمە پێم خۆش بوو کە بەرنامەکە لەسەر خۆشەویستی و ڕێز لێکگرتن و یەکتر قوبڵکردن بوو. بەڕای من ڤالەنتاین یان چواردەی دوو ڕۆژێکی ینی هەتای هەر کارێکی بازرگانیە یان با بڵین کاراسانیە کە بۆ ئەوەی بۆنەیەکیان دروست کردووە و کۆمەڵێک کاڵا و کەلوپەل و سوزانتر وەکو ڕیکلام هەندێک بازرگان کاڵەکانی گینا دایک و باوکی ئەمە باسمان کردووە. بڵێ پێم خۆشە باسیکەی با خەڵکیش ئاگای لەو چیرۆکە جوانانی ئەو جیلانی دایک و باوکی ئێمە 45-50 ساڵە ژن و مێردن و یەکتریشیان خۆشەوێت و بە شەرتی ئەو جیلە ئەوەنی ئەوان دەربەدەری و ماڵ وێرانی و ڕاکردن و کۆچ و کۆڕە و ئەمانیان بینیوە بڕوا ناکەم لەم سەردەمە لەخوا بەزیابێت تا ڕادەیەک سەقامگیری باری ئاسایشوانە باشترە فشارەکانی ژیان کەمترن کورد خۆی بەڕێوە ئەبا فشارەکانی ژیان ئەگەر چی هەر هەیە بەڵام کەمترە لە چاو ئەوسایە بەڵام سیرەکەی ئەوان بەو پەڕی دڵسۆزی و بەو پەڕی خۆشەویستیەوە یەکتریان قوبڵ کرد و ڕێزی یەکیان گرت و لە یەک تێگەیشتون ئێستا نازانام بەڕاستی نەکبەتیمانە ئیگینا لە هیچمان کەم نییە بۆچی یەکتریمان قوبڵ نەبێ بۆچی یەکتریمان خۆش نەوێ بۆچی ڕێز لە یەکتری نەگرین بۆ لەبەر با بڵین
سوودێکی مادی یان لەبەر ئەوەی کە حەزێکی کاتی نازم خیانەت بۆچی بکرێت. سوپاسانەکەم ئێمە وردە وردە ئەچین لە کافەیەک چایە قاوەیەک ئەخۆینەوە و ئەو خاتونە ئەزیزانش قسەی خۆیان ئەکەن پەیامی خۆیان ئەگەێنن گفتوگۆکەی خۆشمان بەردەوامە باس لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین کاریگەری سۆشەڵ میدیا لەسەر کۆی پرسەکان چەند بە ئاراستەی خراپ و سلبی بردوویەتی و باسی خەمەکە ئەکەین بێگومان قسەیەکیش لەسەر چارەسەر ئەکەین. بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت وەکو وەزانن لە هەموو بەرنمەیەکە ئێمە دابەزین بۆ ئەوی چایە قاوەیەک بخۆینەوە گفتوگۆکەمان بەردەوام بکەین. ئێستا شاتوین بۆ ئەوی بەردەوامی بە گفتوگۆکانمان بدەین لەگەڵ کاک دکتۆر ڕەوا و ڕۆژین خان و دکتۆرە بەیان و ئەو گەنجە جوانانە کاوانیش پەیامی تایبەتی خۆیانیان هەیە با لەوانەوە دەست پێ بکەین. ئێمە هەندێک قسەمان کردووە بە ئەوانیش قسەی خۆیان بکەن و پەیامی خۆیان بگەێنن لەم خاتونەوە دەست پێەکەم فەرموو مایکەکە بگرە بەدەستەوە و پەیامەکانت بگەێنە. زۆر سپاس با بەڕێزانش کە لە شلوڤای ئەو بابەتە سیارەی کرد لە ئێستادا کە زۆر پێویست بۆ لەم ڕژەشدا باز بکرێتن. بەڵێ من بە ناوی ڕێکخراوی ئێمەوە قسە دەکەم پێم وایە هیچ نەماوە ئێوە من بیڵێم بەس ئێمە دەمانەوێتن ئەو خوشەویستە کە دەکرێتن لە ناو گەنجەکەدا ئەم پرۆسە یان ئەو پەیوەندیە کە هەیەە دوور بێت لە هەموو کێشە و گرفت و تونند و تیژەکان لەسەر بنەمای لەسەر بنەمای قبولکردن و لێبوردەیی و ڕێزگرتن دابنرێتن. کەمپینەکەشمان هەر لەسەر ئەو لەژێر ئەو دروشمانە دەبێتن کە دەمانەوێتن بە گەنجەکانمان بڵێن خوشەویستی ئەوە نییە کە تو بچووکی بکەیتەوە بەرتەسکی بکەیتەوە لە گولێکی سوورەوە و بامەرجێک نەبێ ئەگەر ئەتو لە ڕوژی ڤاڵانتایسوورت بەدەست نهێنە کەواتە ئەوە تاوا توی خوش ناوێتن و لە بیری کرد و گرنگی پێنەدایدە. باش مایکەکە بدەی بە من سپاس بۆ ئێوە فەرموو خاتون. سەرتا زۆر سپاسی هەمووتان دەکەم بۆ دانانی ئەم بەرنامەیە بەڕاستی بەرنامەیەکە لە جێی خۆی بوو خۆشەویستی ئێستا بۆتە بازرگانی و ئیستیغلالکردنی کچان نەخێر هەمووینا بەڵام بەشێکی بۆیە بکردنی بەرنامێکی لەم شێوە زۆر پێویست بوو. باشە ئەو خاتونەش با قسەی خۆی بکات. دەستان خۆش بێ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. ئێوە زۆر باسی خۆشەویستی نێوان ژن و پیاوتان کرد بەڵام دەمێت دیاردەیە کە لێرە زۆر بڵاوە لە نێوان دوو ڕەگەزی بەرامبەر کە هێشتا هاوسەرگیریان نەکردی توان بڵێ وەکو دوو کاپڵ وەکو دوو خۆشەویست سەرەتا لە ژێر ناوی خۆشەویستی ئەم کەسە هەڵدەخەڵەتێن وێنەی لەگەڵدا دەگرێت بەڵام دواتر هەڕەشەی لێ دەکەوت مەترسی لەسەر ژیانی کەسەکە دروست دەکات وەکو گێچەڵێک بەکاردێنێ بۆ دەتوانانی ئێمە بڵێن گێچەڵی سێکسیان حەز و ئارەزووەکان ئەمە خۆشەویستی نییە. خۆشەویستی زۆر لەوە گەورەترە کە تۆ وێنەیەکی لەگەڵ بگریان پارچە ڤیدیۆیەکی ئەوت پێ و دواتر هەڕەشە لەسەر ژیانی ئەو کەسە دروست بکەیت. بەڵێ ئەمەش تا ڕادەیەک من پێم خۆشە دکتۆرە بەیان هەندێک قسەی لەسەر بکات. خۆی قەزی هۆشیاری ئێمە لە هۆشیاری مناڵەکانمان گەنجەکانمان زۆر لاوازین و نەگەیشتینە ئەو خاڵەتەی کە تەکنۆلۆژیا زۆر بە خێرایی هاتە ناومان و گلۆبالایزیشن یانی ئەو کرانەوەی کرا مناڵەکان گەنجەکان زۆر شتیان دیت بەس لەگەر ئەوش دەنا لە کۆمەڵگا ئەو نەیتوانی هەزمی بکات نەیتوانین لەگەر ئەو تعامل بکات نەیتوانین مناڵەکانمان گەنجەکانمان و ڕابێنین چۆن لەگەری تعامل بکەین و ئێستاکە متمانە ناتوانین متمانە بە مقابل بکەیت کچەکە احتیمالە یان کوڕەکە هەڵخەڵەتێ بڵێتن خۆشەویستی ڕاستەقینەیە منە بەڕاستی گەنجیمە لە قەیراندایە چونکە نازانی خۆشەویستی ڕاستەقینە لەسەر خێزان بکەین. دکتۆر ڕەوا بەشێکی ئەو کێشانەی ڕوبەڕووی گەنجە بێتەوە تا ڕادەیەک پێیوەستە بەو کەپت و کپکردنەی لە ناو خێزانەکانە ئەبین بێ ڕەنگە بۆ نمونە وەکو پێویست دایک و باوک خۆشەویستیان بۆ کچ و کوڕەکانیان دەرنەبڕی بێ بۆ نمونە زۆر غەریبە ئەگەر
لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کوڕێک بۆ بنووسێت بۆ خوشکەکەی خۆی هەیە بەڵام نەبووە بە دیاردە بۆ نمونە خۆشم ئەوەی بۆ نمونە شانازی ببوونتەوە کەم وەکو کچێک چەند گرنگە لە ناو خێزانەکانیشەوە ئەم کەپتە نەمێنێ ئەم کرانەوەی هەبێت سبینێ بۆی کچەکە کوڕەکە لە پەیوەندیەکی خۆشەویستی شابوو کە گەنجانمان هەمویان معرزن بۆی ڕوبەڕووی ئەوە ببنەوە بتوانێت لەگەڵ کەسێکی خۆی باسیکە لە خۆی گەورەتر سوود لە ئەزمموی ئەو وەربگرێت نەکار بیشارێتەوە بی شارێتەوە نەوێرێ تا ئەو شوێنەی کە ئاگاتە ڕێگەیەکی داخرا و تووشی کێشەیە کە بێ و ڕەنگە بەکار بێنرێت و استغلالیش بکرێت. زۆر تەواو قسەکەی تۆ بەڵام بەڕای من کەوتۆتە سەر پەروەردەی خێزان ئەو خێزانی کە تایە گەورە بووە ئەو پەروەردەی دایک و باوکەی کە ئەو مناڵیان پێگەیانوە کاردانەوە یان ڕنگدانەوەی بێت بۆ پاشە ڕۆژی ئەو مناڵە ئیتر کوڕ بێت کچ بێت فەرق ناکە بەش بە حاڵی خۆم چەند جار مەسەلەن ڕخنەی ئەوەشم لێ گیراوە کە وەڵامی هەموو کەسێک ئێمەوە لە سوشیال میدیا یان بەڵام بەڕاستی ینی پێت بڵێم وا پەروەردەکرام کە جیاوازی نێوان کوڕ و کچ نەکەم بۆ هاوڕێتی گرنگەوەی تۆ لەسەر بنەمایەکی ڕاست لەسەر بنەمایەکی وەکو مرۆڤ سەیری ئەو کەسە بکەیتر چ کوڕ بێت چ کەس بێت هەمووی پەیوەندی هەیە بە چۆن لە مناڵیەوە تۆ جۆش کراوی پەروەردە کراوی ڕاستە هەوڵدانی تاکە کەسی هەیە لە هەمان کاتە بەڵام بڕوان ناکەم بەقەدەر ئەوە کاریگەر بێت کە تۆ لە مناڵیەوە لەسەر چ بنەمایەک پەروەردە کراوی لەسەر چۆن سەیری چواردەورەکەت بکەیت چۆن سەیری ڕەگەزی بەرامبەر بکەیت چۆن سەیری دایک و باوک بکەی یان هاوڕەکانت بکەی زۆرینەی کاریگەری کاگەڕێمەوە بۆ پەروەردەی خێزان کەواتە ئەبێ لە خێزانی شەوە چارەسەر بکرێم کرانەوەیە هەبێ بەڕووی گەنجەکانە بۆ ئەوەی بتوانن دەردە دڵی خۆیان و شەرحی حاڵی خۆیان کەی پێویست هەر بژیت ڕۆژین خان ناکرێ باسی ڤالنتاین نەکەین ینی من وەکو وتم ینی لە ڤالنتاینە تەبیعیە خۆشەویستی خۆت زیاتر لە ڕۆژانی ڕابردوو دەربڕی بۆ و کەسەی کە خۆشت ئەوێ باشە بەڵام نەک تەنها ڕۆژ بێت لە ساڵەکەیە چەند گرنگە ئەمە بەڕووە جوانیەکەی نەک بەڕووە مادیەکەی بێتە ناو کۆمەڵگەی ئێمەوە تۆش بەگشتی قسەی خۆت بکەیت من ڕۆژێکی مامۆستەیەکمە هەیە بەحسی ئەڤینێ گوت بەحسی ئەڤینێ بۆ من بکە گووەکی ئەڤینا مەموزین هەیە مگو نا دەمێ مەموزین چییە نەها دەمێ لیموزینە هەموو کەس هێویا تشتێ مادیە تشتێ مادی دچن تشتێ گۆ مەرۆ دەستێ خۆ دەگرێ بچاوێ خۆ دبینێ هەموو تشت دچن حەسل ڕحە خۆتت بیر نەچێتەوە ئۆپرا وینفرێش ئەڵێت گرنگ نییە ئەو کەسانەی کە لیمۆزینت پێ لەگەڵتان گرنگە ئەو کاتێک کە ئۆتۆمبیل و لیمۆزینەکەت دەشکێت لەگەڵ تابن سواری پاس بن ئەرێ ڕاستە بتەرە بن ینی ئەو تشتێک و ئەم دبینن دەولەمەندی و هەموو تشت دچن دەرباس دەبن تو تەنێل سەر ڕح و کاراکتێر دەمینێ کاراکتێرێکی چاوایە شخصیەتێکی چاوایە ڕۆژێکی سەیارە هەف بقەڵبە ئەو کەس سەقەت بمینە تولگەلوی دمینی یان پرۆبلەمێکی ویچێ بێ تلگەلوی دمینە هەسل حەسکردنا ڕح و کاراکتێر و شخصیەتە بمن و ئەف تەقلیتێ وڵاتێ ئەمریکا ئەوروپا بە هەر ئاوایی لە کوردستانێژی زێدە چیک بووی ئەس گەوادن من لە باسێژی بەحسا ژاپۆن و چینیا کرد گورورێکی ژاپۆنا گەلێکی مەزن هەیە گەورە هەیە چونکی ئەو کولتورا خۆ و کاڵچرێ خۆ گەرێکی دپارێزن وەختا گۆمەرۆژ یەکی حەس بکە نەحەسکردنا ئەو کەچک خۆشکە جوانە فیزیکاوەی جوانە بەس کاراکتێراوەی و ڕحێوێ چاوایە ڕحێوێ چاوایە ئینسانێکی چاوایە ئەم لێ نانەرن ئەم دنەرن مێرک عەرەباوی هەیە تەلەفۆنی گەورە مالی گەورە ژنێ قەلە و ینی کولتورامە بوویە ئەف مخابن دوێ ئەم ڕحێ هەفتوو فێن بکەن شخصیەتە هەفتوو فێن بکەن وەکی گۆ ئەمش کولتورا خۆچاوە حەس بکەن ئەوژی گەلێکی مهمە ینی حەسکردن دڤەڵانتاینده گەرەک هەر ڕۆژ بن نە ڕۆژێکی تەن نەک تەنها ڕۆژێکی ساڵەکە بێ دیاری بکرێت دکتۆرە بەیان سەبارەت بە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی ئێمە ناوە و دوێنش لەگەڵ کاک دکتۆرە باسمان کرد ئەم ڕۆژ باسمان کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وای لیا تۆ دەستە بژێری کۆمەڵگەشت نوخبەش تا ڕادەیە کاتۆتە ناو ئەو شەڕەوە لایف ئەکەنەوە سوکایەتی بە یەکتر ئەکەن قسەی ناشرین بە یەکتر ئەڵێن لە ڕێگەی پەیجی جیاواز و بێنا و بێخاوەنەوە
بوختان بۆ یەکتر ئەکەن کەسێک ڕاستپێرن نامەیەک بۆ کەسە ناوبانگەکان نێرێ بۆی دواتر ئەمە هەمووی وای کردووە کە ڕق و کینە و یەکتر شکاندن تا ڕادەیەکی باش بووە بە دیاردە بووە بەخەم ناکرێ باسی نەکەین ڕۆژانە ئەیبینین هەرەوەندا زانێڵە ڤیددیۆی فلان کەس بڵاو کرایەوە نەوەڵا نامەی فلان کەس بڵاو کرایەوە فلان کەس لە فلان جێگا بینرا یعنی هەموو شتەکان بە ئاراستەی ئەوە نییە پاڵپشتیت لێ بکە بە ئاراستەی ئەوەیە ساردت بکاتەوە یا بتشکێنێ چۆن ئەکرێمە سوود لە تۆڕە کۆمەڵایەتەکان ببینین وەکو تەواوی دنیا بۆ کامپین و هەڵمەتی چاک بەکاری بێنین و سوودیان لێ ببینین نەک بە پێچەوانەکەی خۆی کۆمەڵایەتەکان ئەوەیەکەوە شتەکان وا بڵاوکرێنەوە جارێک تۆ لە شوێنەکەی خەڵکە زانی وا لە شوێنە دانیشتووی وای لێ هاتووەکەوە زوو خەڵکە بزانێ شتەیە زۆر بەشی هەر بۆ ڕواڵەتە مەفەرەن زۆر لایڤەکەنەوە پاش زۆر بێکەوەن و قسەی خۆشی بۆکتن سبز پاشان بە شەڕدین و لەگەی دڵیان ڕەشە عنیەوە کوڵی بەڵام منەڵێم لە کۆمەلگای کوردیەکە باس کوردستان بکەین ئەوەی دەگوزێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوە واقعی ئاوێنەی کۆمەلگای خۆمانە کە ئەمە لەگەرێک یەکترمان خۆش ناوێ خۆشەویستی ناومان نییە یەکتر ئەشکێنین ئەمە یەک نینە لە حیزبەکانەوە بگرەوە تاکو تاکانی کۆمەلگای یەکتر ئەشکێنین بۆش ئەمە ڕوویگاتۆ لە کۆمەڵ ینی شتێکی سیر نییە چونکە ئێمە پاڵپشتێک ناگرین یەکتر ئەشکێنین و کەس ینی باشەی بۆ ئەوی تر ناوێتن معناوەیە نەمانتوانیوە استفادە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بکرین بۆ یەکبوون بەڵام لەگەڵەوەش قسەیەکم بۆ بکەی لەسەر کەسە بەناوبانگەکان ئەنیێوانی لە مەجالەکەیە لە بواری خۆیانە بۆ نمونە دکتۆر ڕەوات جگەل لەوەی کە پزیشکە ینی وەکو کارکتەرێکی دیاری بواری هوەر ناوبانگی خۆی هەیە ڕۆژین جگەلەوەی هوەرمەندە چالاکوانە کاریگەری خۆی هەیە کە خەڵق قسە ئەکا گوێی لێ ئەگیرێت بە قسەی ئەکەن ئەمان نەتوانن چی بکەن ئەوانژە توانوەکو مدلێکی جوان پیشانی خەڵک بدەنکەوە چۆن ینی پەیامی ئەوان زۆرتر ئەگارەوە پەیامی من و یەکێکی تر یعنی توان پەیامی جوانی خۆشەویستی بڵاوکەنەوە کە خۆشەویست ڕاستەقینە چۆنە بێ بە وڵاتمان بە کەمیش لێی نەڕوانن چکە کاریگەری باشی ئەبێت لە ئەنجامە ئەنجامشی باشی بێتن ئێمە نەمانتوانیوە تاکەکانی کۆمەڵگاوە فێر بکەین چۆن بەکاری بێن بەڕاستی من لە هۆڵندا وەختێک ئیرۆ دەرچوو کە بڵین پارەی ئەوروپی گۆڕا 3 ساڵ ئیشان کرد لەسەرەوەی چۆن ئێرۆ تەعاملەکەی بکەین ئێمە شتەکە دێتن کەس هۆشیاری ناداتن چۆن بەکاری بینن یان بە خااتری چییە جاریوە لایفوە ئەکرێتەوە یان وێنەیەوە بەغڵت شێرەکرێتن من دوو پرسیاری کورتەکە ماوڕیانم پێمەڵێن کاتم تەواو بووە لە دکتۆرەوە و ڕۆژین خان جۆرێکی تر لە خۆشەویستی هەیە ناکرێمە لە بەرنمەیەکی ئاوایە پشتگوێی بخەین خۆشەویستی بەرامبەر بە ئاژەڵەکان یعنی لە راپۆرتێکی دیار جەمالی پەیامنێری کوردستان 24 دەستی بردووە بۆ بابەتێکی گرنگ کە گوێدرێژێک کە ئازار دراوە ێستا باس لەوە ئەکرێ ینی قونسڵخانەی ئەمریکا تۆتە سەرخەت بیبەنە دەرەوە بیبن بۆ ئەمریکا چونکە لای دیموکرات و کۆماریەکان بڵێن گوێدرێژ و فیل دروشمیانە وەکو دوو پارتی گەورەی سیاسی ئەمریکا ئێمە ئەبینی یعنی شانازی ئەکات تەسویریەکە وێنەی ئەگرێت ئازاری سەگێک دەدا ئازاری پشیلەیەکەدا ئازاری گوێدرێژێک ئەدا ئەمەش دیسان ڕەبت نییە بە سایکۆلۆژیای تاکەوە ڕاست کاکیا دیگاریانێ حیوانژی ئاژاڵژی حەقیوان هەیە لەوێ دنیاە مافێوان هەیە فرۆید دەبێژە توش سەگێکی حەستێکی تو دزانی سەگ ji te hestikê bes tu ji însanekî hestikî tu nizanî ew çi dike ji te hestike yan ji te hes nake îca ew problemekî saykolojî ye bi rastî got em zulm bi hemû tiştî dar heywan ajal bi hemûya dikin û zulmekî mezin e di rihê merô de tu xwe dikujî wexta te ew heywanî li Tirkiye guhê segekî jê kiribûn parçe kiribûn lingê wî û guhê wî yanî me got evê got vî ne insane yani ne insan problemekî gelekî mezin ê heskirinê heye ji ber vêna ev bername gelekî giring e li ser heskirinê fikir kirin ne tenê xoşewistî jin û mêr heskirina jiyanê heskirina tebîetê
حەسکردنا سروشتیە وەگو هەند بێژن ئەرێ خۆشەویستی وڵا هەموو تشت دناوە حەسکردنێ دەیە و حەسکردن گۆ وەختا گۆ مەرە تەنێش خوا حەس بکە دەستێ مەرۆ گرتیە ئێگۆیزم دژی حەسکردنە بەس تو دەنگ دەستی خۆڤەکیش هەموو کەسی حەس بکی دلێ ئیگۆ لە دەست دەدەی زیاتر خەڵکت خۆش دەستێتەشی زێدەتر دەبیت تو گەورەتر دەبی سپاس لە ڕووی ئاینیشەوە ینی ئەڵێت ڕەحم بەو کەسانەی بکەن کە لەسەر زەوین بۆ ئەوەی لە ئاسمانە ڕەحمتان پێ بکات ئەمە بڕاوەتەوە دکتۆر کۆتا کۆمنتی خۆت پێم خۆشە تایبەت بێ بە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند گرنگە ئێمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەکەم نەڕوانینە کاریگەری خۆمان کۆمنتێکی ئەرێنی ئیجابی وشەیەکی جوان ژیان دۆستی و مرۆ دۆستی تۆختر و زەختر ئەکاتەوە لەم ڕۆوە ئەگەر کۆمنتێکی دیکە شتە بێ ئیزافێت زۆر سپاس بۆ بەرنمەکە بەڕاستی تەوەرەکە لە شوێنی خۆیان بوو ئەو بەڕای من ئێمەی هونەرمەند یان ئەگەر کەسانی ئاسایش یعنی مەرجنیە تۆ هەر بە ئینگلیزی پێڵە پەبلیک فیگەر شەر کەسێکی ناودار بیت هەر تاکێک لێمە هەوڵ بات لە ڕێی خۆیەوەتر لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بێت یان لە هەڵسکەوتی ڕۆژانەوە بێت خۆشەویستی بە چواردۆرە بڵاو بکەینەوە ینی وەکو ئەو بەڕێزانە ئاماژەیان پێە مەرجنیە خۆشەویستەکە تەنها بۆ ڕەگەزی بەرامبەر بێ بۆ خاک بۆ ئێمە گەورەترین کێشەمانەوەی کەسا ئینتیمامان نەماوە بۆ خاک و نیشتیمان بۆ وڵات بۆ دایک و باوک بۆ ئاژەڵ بۆ دار بۆ دیوار بۆ هەموو شتێک ینی پێویستە کات ئێمە خۆشەویستی بکەینە چەمکی سەرەکی لە ژیانمانە و زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە و خۆشحاڵ زۆر سپاس بۆ نازان بڵێم پزیشکی هونەرمەند یا هونەرمەندی پزیشک فەرخناکە دکتۆر ڕەوای مامۆستا جەمال عەبدول سپاس بۆ ئامادەبوونتان لە سلێمانیەوە سپاس بۆ ڕۆژین خان سپاس بۆ دکتۆرە بەیان ڕەسوول گەلاڵی سپاس بۆ ئەو گەنجە بەڕێزانە کە ئەمڕۆ بە حزوریان بەرنمەکەیان جوانتر کرد بەڵێ بینەرانی هەربژین بینەرانی زێدە عەزیزی کوردستان 24 و پاسی یادگار لەبەرەوەی پاسەکە پاسی خەڵکە ئێمە هەمیشە وڵەدەین قسە لەسەر خەمەکانی کۆمەلگە بکەین کار بۆ بڵاوکردنەوەی جوانی باشی ئەرێنی دڵخۆشی مرۆڤ دۆستی و ژیان دۆستی بکەین ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن کە بەبێ ئەوان ئێمە ناتوانین بەرنمەیەکی ڕێک و پێک بکەین تا بەرنمەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ